چی یەکەین بۆ کەسێک کە کەوتۆتە ناو ئاو و مەترسی خنکانی لەسەرە؟ خاڵ یەکەم پێویستەکە هەڵسەنگاندن بۆ ڕێژەی مەترسیەکە لەسەر خۆمان پاشان بۆ کەسی قوربانی بکەین کە دڵنیا بووینەوە توانای ڕزگارکردنی کەسەکەمان هەیە و مەلە ئەزانین پێویستەکە لەو چوار دەورەیە بگەڕێن بۆ پارچەدارێک یاخود حەبلێک یاخود هێلکێکی مەلەوانی یاخود چوپێک تاوەکو هاوکارمان بێت لە دەرێنانەوەی کەسەکە. ئەگەر کەسی قوربانی دەرهێنایەوە لەژێر ئاوا بوو پێویستەکە ڕاستەوخۆ کەسەکە بخەینە سەر باری شیفا کە لای ڕاستیا خود چەپە بۆی ئەو ئاوەی کە لە قورگ و سیەکانیەتی بێتە دەرەوە پاشان هەڵسەنگاندن بۆ هەناسەیەکەین بە گوێگرتن و لێیانی دڵی لە لای ملی لە ماوەی دەستانی ئەگەر دڵنیا بووین لێیانی دڵ و هەناسەی نییە کەسەکە دەستەکەین بە بژانەوەی دڵ و سیەکان کە بە CPR ناسراوە لە ناوەڕاستی کۆڵی سنگیدا سی شێلانی پێ بۆکەین و پاشان دوو هەناسی لە ڕێگەی دەمەوە ئەدەینێ بۆ ئەوەی کەوا خۆمان و کەسانی کەس سەلامەت بیت ئەگەر شارەزانی تومەلە نازانی هەوڵی ڕزگارکردنی کەسی کەمەیە چکە تۆش ئەویت یەکێکە لە قوربانەکان هەمیشە تەندروست بن.